هندوستان گەورەترین دیموکراسی جیهانە. لە 1 میلیارد و 200 هزار کەس زیاتر لە 800 میلیۆن کەس شیاوی دەنگدانن. بە جۆرەی نوێترین زانیاری کۆیلەتی جیهانی، هندوستان هێشتاش لە هەر وڵاتێکی دیکەی جیهان واتە زیاتر لە 18 میلیۆن کۆیلەی هەیە. ئەوان شێوەکانی کۆیلەتیان لە هندوستان بە میراث پێگەیشتووە. ئەوان مێژوویەکی زۆر درێژیان لە شێوەکانی کۆیلەتی کشت و کاڵی گوندی هەبوو، شتێک کە هندوستان بە سەختی لەسەری کار دەکات، بەڵام ئەوان گرفتێکی گەورەیان بە میراث پێگەیشتووە. ئەو زانیاریەی کە باسی کاری بە زۆرملی تووشی بەندی قەرزداری بە زۆر هاوسەرگیری و کەڵکی خراپبەرگرتن باری جنسی لە 167 وڵات دەکات کە لە کاتەکانی دیاریکراودا لەلایەن بنیادی بەناوی ئازادبوون بنکە لە ئوسترالیا چاپکراوە. ئەوە شوێنێکە کەسێک ناتوانێت مەڵبەندی ژینی جێبهێڵێت، یان پاسپۆرتەکەی لێ دەسێنیان هەڕەشەی توندوتیژی لە خۆیان یان ئەندامانی بنەماڵەکەی دەکەن. بۆیە گیریان کردو و ڕەنگە خراپتریش بێت، وەک مۆچەی ماڵات ڕفتاریان دەگەڵ دەکرێت. وڵاتانی ئاسیای نزیکەی 6 لە سەدی کۆیلەی جیهانی هەیە. هندوستان یەکەم و پاشان چین و پاکستانن. ئەو کوورەخانەی خشتان لە باشووری پاکستانە، پیاوان ژنان و منداڵان بۆ موچەیە کار دەکەن کە قەت نایبینن. من تووشی قەرز بووم، ناچار بووین بۆ بژێوی مناڵەکانم قەرز وەرگرم. 600 بۆ 750 دلار قەرزارم، هەتا ئەو کاتەی زیندوم قەت ئەو قەرزەم پێنادرێتەوە. کاتێک تەواوی دەکەم مردوم، چکە هەڵاوسانی درا و زۆر بەرزە. خاوەنکار هەموو داهاتەکەەوە قەرز ڕادەگرێت و تەنیا خواردەمەنیان بۆ دابین دەکات. خەڵکی جیهان لە نێودووخێکی هاوشێوەدا گیریان کردووە. بە زۆرەملی کارکردن گرفتێکی گەورەی جیهانیە. ئێمە جارێکی دیکە ئەو دۆخەمان لەسەر کرێکارانی کۆچبەر و بەتایبەتی خۆجێیی و هەروەها ناوەندەکانی ڕێگاوبانسازکردن بە بەڵگە سەلماندووە کە بە زۆرەملی کاریان پێ دەکەن. وڵاتی وا هەن کە بەردەوام کاری زۆرەملی دەسەپێنن، بەتایبەت لەسەر کێڵگەکانی کەتان لە کۆریای باکوور و ئۆزبەکستان. داکۆچیکاران بە جدی دیاوال لەو کۆمپانیانە دەکەن کە کار لەو وڵاتانە ئەنجام دەدەن مسۆگەری بکەن لایەنەکانی خۆجیەی ئەوان ملکەتی یاساکانی کار بن، بەڵام ئەوان دەڵێن پێشکەوتن تەنیا لە ڕێگای هەڵمەتێکی هاوکاریکردنی حکوومەتەوە دەکرێت.